یەکی 2022 بۆ 31 12 2022 ڕادەگەیەندرێت کە ئەویش کە لە سەرجەم ئەو دۆسیانەی کە لە دادگاکانی ئیدارەی ڕاپەڕین کە پێک هاتووە لە دادگای پشدەر و حاجیاوە و ڕانیا 503 دۆسێمان هەیە بەگشتی و دەستگیرکردنی تۆمەتبارانی 346 تۆمەتبارمان هەبووە ئەمساڵ و لە هەمان کاتیشدا دۆسەی زیادەڕۆیی کە ئەو زیادەڕۆیی کە لەسەر مڵک و مڵکی گشتی و زەوی کوشت و کاڵیەکان زیادەڕۆیی ئەنجام دەدەنەوە دەکەن ڕێ ئێمەش وەکو کارمەندان و ئەفسەرانی بەڕێبەرایەتیمان بە بنکە و بەشەکانەوە ڕێگریان لێکردووە و دیارە 327 زیادەڕۆییمان هەیە لەو بابەتەوە و دۆسەی ڕای ماسی 131 دانە دۆسێمان هەیە کە ئەو دۆسیانەی کە 131 دانەمان هەیە کە زیاتر لە ساڵان زیاتر ساڵانی ڕابردوو دیارە ئەو تۆکمەیە و چاودێری شڕی و کار و چالاکیەکانی بەڕێبەرایەتیمان وای کردووە کە بتوانن ڕێگریەکی ئەوتۆ هەبێ لەم ساڵدا لە کاتی ڕاوی ماسیدا و دۆسەی داربڕین 23 دۆسێمان هەیە و دۆسەی باڵندەی چێوی 22 باڵندەمان هەیە و دۆسەی دەست بە سەداگرتنی 31 ئامێری بیر هەڵکردن کە ئەو کاتی لە کاتی زیادەڕۆیی لە کاتی بیری نایاسایی کە لە شوێنێکی نایاسایی کە لە شوێنی مافی گشتی یاخود زەوی کوشتوکاڵیەکان یان ناوچە شاخاویەکان ئەنجامی دەدەن شوێنە جیاجاکان ئێمە 31 دانە ئامێری بیر هەڵکردنمان دەستمان بەسەداگرتووە و ئازادکردنی کەوی زیندوو 110 دانەمان هەیە بۆ جوانی سروشتی شاخەکان و ناوچەکان و بۆی زیاد بێ بۆی لە هەمان کاتیشدا ئێمە ئەو تۆمەتبارانێک کە لە بەرامبەر ئەوانە کە ئیجراعاتی یاسایی و قانونیان لە بەرامبەرکراوە و ئازادکردنی باڵندەی جۆراوجۆر 286 دانە کە ئەو باڵندەی جۆراوجۆرانە پێکاتەیەکی زۆریان هەیە کە سروشتی ناوچەکە جوان دەکەن بۆ لە هەمان کاتیشدا لە ناوچە شاخاویەکان و شوێنە جیاجاکان ئازادکراون بە بڕیاری دادوەری بەڕێز و دەست بەسەر داگرتنی 189 فەردە خەڵووس کە جگە لەوەی کە کانە خەڵوزەکان و کانە خەڵوزی نایاسایی هەیە کە ئەوانیشمان هەر ڕوخاندووە بۆ خۆتێکماندا و ئەوانی ئیجراعاتی یاسایی خۆیان دەگەڵداکرا و ئێستاش تا ئێستاش لە لێکۆڵنەوەدایە و تاوەکو ئێستا بڕیاری دادگای کۆتایی لەسەر نەهاتووە ئەوانە سەرچاوەکەی بچ بگە و کۆتا دۆسیەکەی بچ بگە. دەست بەسەر داگرتنی 189 فەردە خەڵوز ئەو کاتی وەکە لە کانە خەڵوزە نایاساییەکانەوە ئەنجام درابوو بۆیە لە هەمان کاتیشدا ئەو کەسانێک کە ئەو شتەشیان ئەنجام داوە جا چ لە ناوچە شاخاویەکان بوو یاخود چ لە کانە خەڵوزەکان بووە ئەوە ئیجراعاتی یاسایی بەرامبەر بەو تۆمەتباران داکراوە کە ئەو شتیان ئازاداوە و سروشتی ناوچەکەشیان ناشرین کردووە. دەست بە سەداگرتنی 13 تراکتۆرداری سروشتی ئەو داری جیاجیا وەکو داری بەڕوو داربەڕوو مازوو داری ئەو دارانەی دارگوێزە یاخود هەر دارێکە سروشتی ناوچەی چیاکانی ئێمەی دەوڵەمەند کردووە یا ئەوانە دەستی بەسەدا گیراوە و ئیجراعاتی توندیشی بەرامبەر کراوە و دۆسەی لێکۆڵنەوەی بۆ ڕێکخرا بوو. و باز دیارە ڕاوی باز دیارە فترەیەک باو بوو لە سنووری جیاجاکانی هەرێمی کوردستان بەڵام لە سنووری ئێمە دیارە ڕێگری لێکراوە سێ بازی شاین کە ئەو بازانە گرانبەهانە دیار 5 تۆمەتباریش لەسەر ئەم بازانە دیارە دۆسەی ویان بۆ کرا و ڕاجی کران بە بڕیاری دادوەری بەڕێز